سلااوڕێز هاوڕێیانی ئازیزم بەخێر بێنەوە بۆ کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی 2023دا هاتمەوە خزمەتتان. هەرچەندە ڕۆژی لەدایک بوونمە و زۆر سەرقاڵ بووم، بەڵام هەروەکو بەڵێنم پێدابوون هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی تیشک بخەمە سەر ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا. و لە سەرەتا حەز دەکەم پڕ بەدڵ سوپاسی خوای پەروەردیگارمان بکەین کە تەمەنی پێبەخشین بینەوە خزمەتتان و زیاتر زانیاریەکان لەسەر وڵاتی کەنەدا بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست باز بکەین. و درود و سەڵات و سەلام دەنێرین بۆ سەرجیانی پەیامبەری ئیسلام حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. بەڕێزان، لە سەرەتا دوو تێبینی هەیە حەز دەکەم باسی بکەم. یەکەمیان بۆ ئەو کەسانەیە کە تا ئێستا ئاشنا نەبووینە بە کەناڵەکەمان لە یوتیوب، تکایە لایک و سەبسکرایبی بکەن بۆ ئەوەی زانیاری دروست وەربگرن و ئاگادار بن لەم ڤیدیۆیانەی کە پەخشیان دەکەین لە داهاتوودا و بە هیوای سوودمەندبوون بۆ هەمووتان. تێبینی دووەم بۆ ئەو کەسانەیە کە پەیوەندیمان پێوە دەکەن بە ئەکاونتی فەیک یاخود لە فەیسبووکەکەی خۆیان قۆفل کردیا بە داوای لێبردنەوە، وەڵامتان نادەینەوە و ناتوانین یارمەتی ئەو جۆرە کەسانە بکەین. بۆیە حەزم کرد ئاگادارتان بکەم. بەڵێ، بابینە سەر بابەتەکەمان ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا. سەرەتا ئایا ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا هەیە و ئایا لە چ پارێزگایەک یا لە چ هەرێمێک لە وڵاتی کەنەدا دەتوانن ڤیزەی کار وەربگرن؟ و ئایا تایبەتە بە سینگڵەکان یاخود ئەو کەسانەی کە خێزانداریش بن دەتوانن ڤیزەی کار وەربگرن؟ و ئەگەر ڤیزەی کار هەیە مەرجەکانی چین؟ هەروەها چ جۆرە کارێک دەتوانن بکەن لە وڵاتی کەنەدا؟ لەگەڵمان بن لەم ڤیدیۆیەدا بۆ ئەوەی وەڵامی هەموو ئەو پرسیارانە لە کەناڵی بریز ڕەسوولەوە ببین و ببیستن. بەڕێزان، من لێرە معاملاتی ڤیزەی کار و سپۆنسەر پەیداکردن و پەیوەندی بە کۆمپانیەکان و ئەو شتانەتان بۆ ناکەم. سەرەتا پێم ناکرێ و زۆر مەشغوڵم بە کاری خۆم و پسپۆری من نییە لەو بوارەی بچم سپۆنسەرتان بۆ بدۆزمەوە و معاملاتی ڤیزەی کارتان بۆ بکەم. بەڵام هەوڵم دایە خزمەتێکی بچووکتان بکەم، ئەویش ڕاوێژکارێکی سیقە پێکراو لە وڵاتی کەنەدا بدۆزمەوە بۆ ئەوەی سپۆنسەرتان بۆ پەیدا بکە و کۆنتاکتی زۆر لەگەر کۆمپانیەکان هەیە، هەروەها معاملاتی ڤیزەی کاریشتان بۆ بکە و تاوەکو دەگەن بە وڵاتی کەنەدا هەنگاو بە هەنگاو لەگەڵتان بی. و منیش هەوڵ دەدەم زیاتر خزمەتتان بکەم، کەسانی پسپۆر و شارەزا لەم بوارە پەیوەندیان پێوە بکەین و ئەو کەسانەی کە حەزیان لە کارکردنە لە وڵاتی کەنەدا دەتوانن لە ڕێگەی ئێمەوە سوودمەند بن. سەرەتا ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا هەیە یان نا؟ بەڵێ هەیە. و تایبەتە بە سینگڵەکان یان ئەو کەسانەی خێزانداریش بن دەتوانن کار بکەن و کاری ڤیزەی کار وەربگرن یان نا؟ بەڵێ، بۆ هەردووچیان هەیە و دەتوانی ئەو کەسێک کە سینگڵ بی یا خێزاندار بی ڤیزەی کار وەربگری و ئەو ڕاوێژکارەی من لێرانە دۆزیتمەوە لە پارێزگای بریتیش کۆلۆمبیایە دەتوانی یارمەتی هەمووتان بدە بە مەرجەکانی خۆی. بەڕێزان، با بزانین چ جۆرە کارێک دەتوانن ئەنجام بدەن لە کەنەدا. جۆری یەکەم کۆنسترەکشنە لە بواری بیناسازی و خانوبەرەدا. جا حەدادیە، نەجاریە، هەر کارێک پەیوەندی بە تەلارسازیەوە هەبی ئەمە دەتوانن ڤیزەی کاری تیادا بەدەست بینن. جۆری دووەم ترەک درایڤەر، ئەگەر بێت و ئیجازەی شوفێری بار هەڵگرەکانتان هەبی ئەماش دەتوانن ڤیزەی کار وەربگرن
لە وڵاتی کەنەدا. بابینە سەر مەرجەکانی ڤیزەی کار. ئەگەر بێت و بۆ کۆنسترەکشن هەوڵ بدەن ڤیزەی کار وەربگرن، مەرجەکانی زۆر ئاسانە، داوای زمانی ئینگلیزیتان لێ ناکە بۆ وەرگرتنی ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا. مەرجەکانی ئەمانن: یەکەم، کۆپی پاسەپۆرت، پاسەپۆرتت دەبی ئێکسپایر نەبی و ڤاڵید بی. دووەم، وێنەیەکی معاملاتت. سێەم، بەلایەنی کەم ساڵێک خیبرەی کارکردنت هەبی لە کرێکاری و خانوبەرە و بیناسازیدا. چوارەم، بڕوانامەی پۆلی 12 دەبیتن بڕوانامەی 6 ئامادەیت هەبی. تەواو. کاری جۆری دووەم لە کارکردن کە باسمان کرد، شوفێری بار هەڵگرەکان بی. ئەگەر بێت و ئیجازەی کار داوا بکەی بۆ شوفێری بار هەڵگر، ئەمە دەبیتن 5 ئایلست هەبی، دەبی زمانی ئینگلیزی بزانی و تاقیکردنەوەی ئایلتس ئەنجام بدەی و 5 ئایلتس بینی. ئەگەر بێت و ئەو مەرجانتان تێدا بوو، بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی ڕاوەژکاری یاسایی لە وڵاتی کەنەدا دەتوانین خزمەتتان بکەین و ڤیزەی کار بەدەست بینن. با بزانین لە چ شوێنێک لە چ پارێزگایەک لە وڵاتی کەنەدا دەتوانن ڤیزەی کار داوا بکەن. ئەم ڕاوێژکارەی کە من سەردانیم کردیە و قسەم لەگەر کردیە و دەتوانی یارمەتیتان بدا، لەم سێ پارێزگایەی وڵاتی کەنەدا دەتوانی ڤیزەی کارتان بۆ وەربگری. یەکەم، پارێزگای ئەلبەرتا. دووەم، پارێزگای ساسکەچوان. سێەم، پارێزگای پرینس ئێدوارد. بەڕێزان، کەش و هەوا لەو پارێزگایانە زۆر زۆر ساردە و ئەگەر لە خۆت ڕانابینی کار بکەی بۆ ماوەی 6 مانگ لەو پارێزگایانە، ئەوە پێویست ناکا پەیوەندیمان پێوە بکەی و کاتی مەش بگری و کاتی خۆشت سەرف مەکە. بەڵام ئەگەر کار دەکەی و حەزت لێیە بۆ کارکردن بێ و تەحملی سەرمای زستانەی وڵاتی کەنەدا دەگری، ئەوە ئاساییە و دەتوانی پەیوەندی بکەی و لە خزمەتتدا دەبین. هەروەها حەز دەکەم هەڵوەستەیەک لەسەر ئەو کەسانە بکەم کە دەیانەوێتن ڤیزەی کار وەربگرن و خێزاندارن. بەڕێزان، سەرەتا بە خۆت دەتوانی بێی کار بکەی کە بەردەوام بووی لە کارکردن، مانجی یەکەم، موچەی مانجی یەکەمت وەرگرت، اینجا ڕاوێژکاری یاسایی معاملاتی ڤیزەی خێزانت و مناڵەکانت ئەگەر منداڵتان هەبوو بە مەرجێک مناڵەکان لە 21 ساڵ گەورەتر نەبی، ئەو کاتە معاملاتی ڤیزەی خێزانت و منداڵەکانت دەکاتن و ئەوانیش دەتوانن بێن بۆ وڵاتی کەنەدا. بەڵام با بزانین چەند مانگ چەند ساڵ دەتوانن کار بکەن اینجا داوای وەرگرتنی ئیقامەی هەمیشەیی بکەن. بەڕێزان، بەنسبەت سینگڵەکان و بەنسبەت ئەو کەسانەی کە عائیلەتان هەیە و خێزاندارن، هەردووکتان لەم خاڵە یەکسانن. هەردووکتان دەبیتن بێنە وڵاتی کەنەدا بە ڤیزەی کار لەگەر ئەو کۆمپانیایی کە سپۆنسەریان کردینە، دەبی بۆ ماوەی 6 مانگ کار بکەن. دقت بدەن، سەرنجتان لەسەر ئەم وەڵامە تکایە. بۆ ماوەی 6 مانگ دەبی بەردەوام بن لە کارکردن. دوای تەواوکردنی کارەکانتان بە سەرکەوتوویی 6 مانگ کارتان کرد، اینجا ڕاوێژکاری یاسایی دەتوانیتن معاملاتتان بۆ بکاتن بۆ ئەوەی ئیقامەی هەمیشەیی وەربگرن. جا دوای 6 مانگ کە ئیقامەتان تەقدیم کرد و فایلتان پێشکەش کرد و ئیقامەکەتان وەرگرت، ئەو کاتی سەربەستی دەچیە هەر پارێزگایەک، دەچیە هەر هەرێمێک لە وڵاتی کەنەدا بۆ ژیان بەسەربردن و ئازادیشی دوای 6 مانگەکە کە ئیقامەت وەرگرت دەچیە هەر شارێک، دەچیە هەر کۆمپانیایەکی تر، ئەو کاتی دەتوانی کۆمپانیایەکە بگۆڕی
دەتوانی ناوچەکە بگۆڕی، دەتوانی شارەکە بگۆڕی، چێن دەرت پێخۆشە خۆت سەربەستی و دەتوانی ژیان بگوزەرێنی لە وڵاتی کەنەدا. جا ئەوەی هەبوو کە ئەمڕۆ بۆم باسکردن سەبارەت بە ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا و لێرەوە دێمە کۆتایی بابەتەکەم و بەخوای گەورەتان دەسپێرم و سپاردەی خوای پەروەردیگار بن.